بابەتێکی سەرنجڕاکێش لە قوڵایی جەمسەری باکوورەوە بە دووری 1300 کیلۆمەتر لە جەمسەری باکوورەوە دیارە تونێلێک هەیە یا با بڵێن تونێلێکی شاراوە هەیە بە بودجەیەکی 10 ملیۆن دۆلاری ئەمریکی کە وڵاتی نەرویج دروستی کردووە و لە ساڵی 2006 دا دروستی کردووە لە دوورگەی سپیرگێن هەڵسا بە دروستکردنی با بڵێن ئەم تونێلە کە ئێستا ئەتوانین ناوی بنین کۆگایەکی هەڵگرتنی تۆی کشتتوکاڵی کە نزیک بە 865,000 ئەتوانین بڵێن چەند تۆی کشتتوکاڵی جۆراوجۆر لە زۆربەی شوێنە جیاجیەکانی جیهان کۆکراوەتەوە و لێرە خەزن کراوە بۆی کە پارێزراو بێ لە هەر ڕووداوێکی سروشتی و لە ئافاتی کشتتوکاڵی لەو ڕووداوانی کە بەتایبەتی لە ناوچە جیاوازەکانی جیهاندا بەکار ڕوو بدات و لە هەمان کاتە نمونەمان هەیە کە بەکاری هەنراوەتەوە. دیارە ئەم کۆگایە لە قوڵایی 427 پێ لە شاخێکدایە و لەلایەن چەند ڕۆبۆتێکەوە پارێزگاری لێ دەکرێت و تەنها چەند کەسێکی دیاریکراو ڕێگە پێدراون بۆ چوونە ژوورەوەی کەشێکی گونجاو هەیە کە بە پێی هەڵگرتنی تۆیەکان گونجاو کراوە. دیارە مەحفەزەی جیاوازی هەیە و دەتوانێت بۆ 200 ساڵ تۆیەکان بە دروستی هەڵبگیرێت. بۆ نمونە کام نمونەیە کە بۆتان دێنمەوە لە تازەترین حەدەثدا بووە کە دوو نمونەی جیاوازمان هەیە کە بەکارهێنراون واتە ئەم کۆگایە کراونەتەوە و بەکارهێناون تۆکانیان بۆی کە فریاد ڕستێک بۆ بێ بۆ ئەو شوێنانەی کە تۆیەکانیان فەوتاوە. بۆ نمونە لە جەنگی سووریا کاتێک کە شوێنی هەڵگرتنی تۆی دانەوێڵەکانیان لە ناو دەچێت ئەم کۆگایە دەکرێتەوە و لە هەمان کاتە ئەو تۆیی کە دانەوێڵەی ڕەسەنی ناوچەکەی سووریا خودی و ناوچەی سووریایە دەبەخشێتەوە بە سووریا چونکە پێشتر لەم شوێنەوە ئەو تۆیە براوەتە ئەو کۆگا گەورەیە و لەوێش خەزن کراوە. بۆ نمونە جارێکی تێر ئەم کۆگایە کە گەورەترین کۆگای هەڵگرتن و زەخیرەکردنی توێ ڕۆکیەکانە دەرگاکانی کرانەوە بۆ هەڵگرتنی جۆرێکی تر لە تۆی سوودانی، لوبنانی، ئۆغەندی، نیوزیلەندی کە پێویستیان بووە. دیارە ئەم تۆیانەی کە هەر تۆیەک نمونەیەکی کە دەبرێ ئەوە ئەگەر لە کات و زروفێکا لە شوێنێکا کە دەزانرێت تۆیەکی نایاب دەست دەکەوێت لە هەمان کاتا دەرگاکانی دەکەنەوە بۆی کە ئەم تۆیەش لەوێ وجودی نیە جارێکی تر بیبەنەوە بۆەوێ. شارزایان و ئەندازیارانی ئەم کۆگایە باوەڕیان وایە ئەم کۆگایە بۆتە فریاد ڕستێک و بۆ دووبارە ژیاننەوەی زەوی، دووبارە ژیاننەوەی مرۆڤایەتی و خودی زەوی بۆ ئەوەی کە لە هەر ئەگەرێک لە ناوچوونی مرۆڤایەتی و هەروەها لە سەوزایی و کشتتوکاڵ کە بنەمایەکی سەرەکین بۆەوەی کە جارێکی دیکە ژیان تێیدا یا بە هۆکاریەوە دەست پێ بکەینەوە. بۆیە لە قوڵایی جەمسەری باکوورەوە ئەم کۆگایە هەیە کە ژیانمان پێدەبەخشێتەوە. جیاواز لەوەی کە لە هەرێمی کوردستاندا ڕوودا زۆر جار دەبینی زەویەک بۆ بەڕادێک دابین دەکرێت بکرێتە بەڕادێکی کشتتوکاڵی کە میوە و بەرەمەڕۆکیەکانی خۆمانیان پێڵ بگرین، بەڵام دوزار دەبینی بەلاڕێدا دەبرێت بە نایاسایی بەڕادەکە دەکرێت بە شوێنێکی دیکە و بۆ ئەوەی کە بزنس و بازرگانی پێ بکەن جیاواز لەوەی کە خەمێکی گەورە خەمێکی کشتتوکاڵی بێت.